لە هەولێر لە ڕێگەی نەشتەرگەریەکی گەورە توانرا چارەسەری دەگمەنترین نەخۆشی شێرپەنجەی سیەکان بکرێ بەبێ بەکارهێنانی دەرزی کیمیاوی. ئەمەش ئەبێتە یەکەم نەشتەرگەری لەسەر ئاستی عێراق و نەشتەرگەریەکی دەگمەن لە جیهاندا لەو شێوەیە کرابێ. کچێکی تەمەن 23 ساڵانە دوای پشکنینە پزیشکیەکان دەرەکەوێت کە تووشی دەگمەنترین نەخۆشی شێرپەنجەی سیەکان بۆتەوە. ژیانیشی لە مەترسیایە. پزیشکەکان بڕیاریاندا لە ڕێگەی نازۆڕی سنگەوە بەشێک لە سیەکەی ببڕنەوە. دووبارە ئەو بەشی سیە براوەکەی بۆ دابنێنەوە. دکتۆر ڕەوەند عەبدوڕەحمان پسپۆڕی نەشتەرگەری سنگ و دڵ و بۆریەکانی خوێن نەشتەرگەریەکەی کردووە. بە ئاوای وت کچەکە تووشی نەخۆشی دەگمەنترین جۆری شێرپەنجەی سیەکان بۆتەوە. لە ڕێگەی نازۆڕەوە نەشتەرگەریەکی دەگمەن بەلابردنی لە 125 سی لای ڕاستی و دووبارە دانانەوەی بەشە لابراوەکە توانرا ژیانی ڕزگار بکرێ بەبێ ئەوەی ببێتە خاوەن پێداویستی تایبەت. وتیشی پارچەیەک لە سیە لابراوەکەی نێردراوە بۆ نەخۆشخانەیەکی پێشکەوتوو لە ئیرلندا لەلایەن دوو پرۆفیسۆری شانەزانی. پشکنینی بۆ کراوە دەرکەوتووە نەخۆشیەکەی دەگمەنترین زۆری شێرپەنجەی سیەکانە. لەو جۆرانەیە تەنها نەشتەرگەری چارەسەرە، پێویستی بە وەرگرتنی کیمیاوی نییە. دوای 10 مانگ لە چاودێریکردنی کەیسەکە بۆمان دەرکەوت نەشتەرگەریەکە سەرکەوتنی بەدەستێنەوە. ئێستا کچەکە وەکو کەسێکی ئاسایی ژیانی ڕۆژانەی خۆی دەکات.